جگەرە یەکێکە لە گەورەترین مەترسیەکان بۆ سەر تەندروستی گشتی کە تا ئێستا جیهان ڕوبەڕووی بۆتەوە. ساڵانە لە جیهان 8 ملیۆن کەس بەهۆی جگەرە گیان لە دەست دەدەن و نزیکەی 1,300,000 کەسیش بەهۆی بەرکەوتنی دووکەڵی جگەرەوە گیان لە دەست دەدەن کە نزیکەی 65,000یان منداڵن. جگەرە زیاتر لە 1,300,000,000 بەکارهێنەری هەیە لە جیهاندا. لە ساڵی 2022دا لە 122.3 دانیشتوانی جیهان تووتنیان بەکارهێناوە. جگەرە مەرگی مرۆڤ پێش دەخات و پزیشکان دەڵێن کێشانی هەر جگەرەیەک 10 خولەک لە تەمەنی مرۆڤ کەم دەکاتەوە. هەموو ئەو مادانە جگەرە خوارانی کە هەیە هەموو ئەو مادانی کە تایەتی ئینفلەیمە بڵە واتە مادەیەکن سەریع الاشتعال هەل لە خۆیانە وەکو ئاگری پێوەنیت هەڵەچێت و گڕەگرێت و تووشی کێشەتەکە. ئەمەش ئەوەیە کە ئینسانەکان خۆیان پێ خەڵەتان وڵا جگەری ئەلکترۆنی. باوکی من جگەری ئەلکترۆنی ئەسڵەن کە دانراوە هەموو ئەو مادانی کە لە جگەرەیەکی طەبیعیە هەیە و لە تووتنێکی طەبیعیە هەیە جوانک و پیا و بۆ خەچکراوەتەوە خراوەتە ناو جگەرەی ئەلکترۆنیەوە کەواتە کە پێوتە ئەلکترۆنیک سیگارێت. ئەمە بەڵاکەیە. ئەمە زۆر بە خێرایی تەسەڕوو بەکات چووکە بۆ کراوە بە مادەیەکی شلدوایە کرێ بەخاس یعنی نەک لە سیەکانە یەکسەرە چێتە ناوپۆشی سیەکانەوە یعنی ئەچێتە بینی بۆریچکەی هەوای سیەکانەوە کە چەنەها کەس بەهۆی ئەمەوە سیەکانی هەر لە دەست داوە سیەکانی تووشی تشەموع بووە تووشی بەمۆمبوو بووە. هێشتا وما خفي أعظم هێشتا ئەوەی کە پەنهانە زۆر دیار نییە. ئێمە جگەرە پاش 50 ساڵ ئینسانەکان گەیشتنەوەی کە پاش تۆ پێشکەوت ئەنجا زانیمان خەلەکانی چییە و کێشەکانی چین پەلەمەکان با 10 ساڵیش ئەمە بخۆین ئەمەش تاقیکەینەوە ئەنجا بەڵاکانی ئەمە شەزانی کوڕم یعنی تو هەر سوێنە خواردووە بێ دووکەڵ بخۆیت ئەخر دووکەڵ خواردنی بەشەرە بیخۆیت یعنی جگەرە ناخوی وەڵا ئەلکترۆنی ئەمە زۆر بەڵاکەی زیاترە بۆ چکە لە هەموو شوێنەکە بەدەستەوەی پێویستی بینەکات یەکسەر دەرهێنوێ نییە بەدەمتەوە هیچ کۆمەلگایەک هیچ مستەمەعی هیچ شوێنێکی داخراو ڕێ لەمە ناگرێ لەبەرەوە بەڵاکی زۆر گەورەترە بەردەوام حازر بەدەست ئەو کۆمەڵەکە دەرهێنی بەجۆتەوە پێشەوەی کە ژیانت پسووتێنێ وازی لێبێنێت چکە هەموو جگەرەیەک 8 دقە تا 14 دقە لە تەمەنی ئینسان کەمەکاتەوە. لە شاری سلێمانی ڕێکخراوی زات پانێڵێکی بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ 3 کەسایەتی دیار ساز کرد و لە ڕووی پزیشکی و دەرونی و ئاینیەوە زیانەکانی جگەرەکێشان شیکرایەوە. پانێلیستەکان بە وردی باسییان لە کاریگەریەکانی جگەرەکێشان کرد و هاوڵاتیانیان لە مەترسیەکانی ئاگادار کردەوە. کۆمەڵێک لەو دەمارەخانەی کە هەمانە یاخود ئەو ڕژنە دەمارانەی کە هەمانەوەکو دۆپامین کە دۆپامین ئیشی چێژ وەرگرتنەوەواتە کاتێک کە تۆ دۆپامین ئەڕژێ لە مێشکتا مرتاحی چێژە بینی لەو شتە بۆ نمونەی شێک ڕاضاکە دۆپامین ئەڕژێت نوێژێکەکە بە جوانی و بەڕێکەوەکی و بە خشوعەوە یاخود خواردنێکی خۆشەکە چێژی لێبینێ و چێژە بەشێکی پابندە بە دۆپامینەوە. کاتێک کە جگەراکێشە و نیکۆتینی تایە نێرگەلە یان هەر یەکی کتلوانەی کە نیکۆتینیان تایە بەڵێ نیکۆتینەکە جز سەر وەرگرەخانەکانی چی دۆپامین چالاکێکە کە چالاکی کرد چێژەکە وەرەگرێ بەڵام مشکلەکە لەوایە جار لە دوای جوارە بێ بڕی ئەو نیکۆتینەی کە وەریگرتۆ زیادی کە واتە گە 3 جگەرە بێلانە بیکا بە 6 و 10 و 15 و 20 بۆ ئەوەی چێژی یەکەم جاری بۆ بێتەوانێ ئەبێ بڕەکەی زیاکە چونکە دایمەن چونکە مادەیەکی دەرەکی و زیان بەخشە دایمەن پێویستی بۆیە وەرگرەخانەکانی زیاد بێ کە وەرگرەخانەکان زیاد بوون پێویستەکە بڕی زیاتری بدێتێ وەکەوە بڕە کەمترەدا ئەڵە سەر مێشێ بێتاقە دەبم یان ئەوە بەڵە جاری وایە کەسەکە سترێسی هەیە کە تۆزە جگەری بۆ شێشێ لەبەرەوەی ئەو چەند سەعاتە کەمە دۆپامینەکە زۆر ڕژێ بەڵە سترێسەکەی تۆزە باشە بێ هێورە بێتەوان بەڵام مشکلەکەوەی دوای ئەوە یەتەوە واتەمە چارەسەر نییە ئەمە تۆ پرۆسەیەکی ئالوودەبووی بەردەوامە کەسەکە دووبارەیە کاتەوانێ و وای لێدە دەبێتە پابند بەو شتەوە ناتوانێ وازی لێبێنێ. جگەرەکێشان جگەر لە زیانە تەندروستیەکانی لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ڕێگە پێدراو نییە و لە حرامکراوەکانە هۆشداری دەدرێت بەوانەی ئاڵوودەی جگەرە بوون. کە معلوم بوو لە کاتێکا کە جگەرە زەرەر و زیانی هەیە حرامەکرێ شتێکیش کە حرام بوو ئینسانە بێ لەبەر خوا وازی لێبێنێ نەبڵێ ئەنجا من عقوبە دینیەکەی تەمعەن لە حرامەکانە حرامیش شوێنێ و کەسانەی کەوا کەسی حرامکە حتمما مخالفەی ئەمری خوا و پێغەمبەر کەسێ بیکە تووشی سزا بێ سزاکەی دیاری نەکراوە لەبەرەوەی شتێک نەبوو لە کاتی وحیا دابەزێ تەنیا ئەوەیە کاڵێن حرامە. هەموو ساڵێک لە سیویەکی ئاردا یادی قەدەغەکردنی جگەرەکێشان دەکرێتەوە
سەرڕای هۆشداریەکان و ڕێنمایە پزیشکیەکان، بەڵام هێشتا جگەرە بەکارهێنەری زۆرە و بکوژێکی گەورەیە لە جیهاندا و بە لەسەرخۆیی مرۆڤ لەناو دەبات. داوا لە گەنجان و لاوانیش دەکرێت دوور بکەونەوە لەم بکوژە مەترسیدارە تا خۆیان و چواردەوریان پارێزراو بن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.